بەرنامەی شوێن پەنجا ئەم جارە باز لە یەکێک لە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین سەبارەت بە کەمکردنەوەی تاوان و ڕێگری لە دیاردەیەک بەڵام ئەم دیاردەیە لە ڕابردوو باندەکان تۆمەتبارەکان هەوڵیانەدا سوودی لێ ببینن کە ئەمە دەبوو هۆکاری ئەوەی تاوانەکە گەورەتر بێت و قوربانی لێ بکەوێتەوە بەڵام هەوڵەکانی حکوومەت بۆ نێشتی ئەم دیاردەوە ئەم تاوانە وای کرد کە ڕێژەی تاوان دابەزێت شوێن پەنجا باز لەم دیاردە و تاوانە دەکات ئەویش دیاردەی چەک و بەکارهێنانی چەکی بێمۆڵەت بوو لە کاتێکدا ئێمە لەم بەرنامەیە چیرۆکێکیشمان هەیە چیرۆکی باندێکی تاوانکار کە ئەمانە هەوڵیان داوە بەڵچەکە بێمۆڵەتانە ڕوبەڕووی هێزەکانی ئاسایش بنەوە شوێن پەنجا بە چیرۆکی دوو باندی تاوانکار دەست پێ دەکات ئەو باند و تۆمەتبارانە چەکدار و مەترسیدارن بەنیازی مادەیەکی مەترسیداریش لە شاری هەولێر بڵاو بکەنەوە کە زۆر جاریش شاری هەولێر وەک ترانزێت بۆ گواستنەوەی ئەو مادە مەترسیدارانە بەکاردێنن ئەوان دەیانەوێت لە پاڵ مانگی ڕەمەزان و بۆنەی نەورۆز و جەژن ئەو مادە هۆشبەرانە هاوردەی شاری هەولێر بکەن زیانیاری دەگاتە دەست ئاسایشی هەولێر تیمێکی تاوانەکان و لێکۆڵینەوە لە ژووری ئۆپەراسیۆن بە دووەداچوون بۆ زانیاریەکان دەکەن و چاودێری تۆمەتباران دەکەن پێش ئەوەی باسی هەوڵەکانی حکوومەت بکەم دەمەوێت ئەوەتان پێ بڵێم کە مادەی هۆشبەر لە سەرانسەری جیهان هەڕەشەیەکی گەورەیە لەسەر مرۆڤایەتی هەموو وڵاتان بەدەستی دەناڵێنن زۆربەی وڵاتانی دراو سێشمان بە عێراقیشەوە ئەمە بوونەتە بەڵا بۆ حکوومەتەکە و بۆ دەستگا ئەمنیەکە ئەم مادانە و ڕێگە چارەش ئەستەمە لەگەڵیان بەڵام لەناو هەموو حکوومەتانی دنیا حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سەرکەوتوانە پلانی ڕوبەڕووبوونەوە و قەڵاچۆکردنی ئەم مادەی داڕشتووە لە کابینەی نۆ بە تایبەت دوای کۆنفراسی بەرەنگای بنەوەی مادە هۆشبەرەکان سەرک وەزیران پەیامەکیدا ئەم پەیامە کە پڕ بوو لە چی با بزانین لە پەیامی چۆنیەتی هەنگاونان هەوڵەکان ئەنجامدانی ئۆپەراسیۆن بۆ ڕوبەڕووبوونەوەی بازرگانانی مادەی هۆشبەر و ئەو کەسانەی دابەشی دەکەن دەیهێنن بڵاوی دەکەنەوە دوای چاودێرێکی چڕ ناسنامە و شوێنی مانەوەی ئەو باندە کارەکانیان ئاشکرا دەبن هێزەکانی کۆماندۆ و سوات پلانی ڕوبەڕووبوونەوەی ئەو باند و بە هاوکاری تیمەکانی ناوخۆی شاری هەولێر دادەڕێژن هێزی کۆماندۆ جوڵا بۆ شوێنی بە ئامانزگرتنەکەیان دەکات یەکێک لە شوقەکان لە دەوروبەری هەولێر تیمێکی بەدۆداچوون دەستنا شوێنی بازرگانیکردنەکە بە مادەی هۆشبەر کە سێ تۆمەتبار لەم شوقەیە ئەم مامەڵەیە ئەنجام دەدەن ئەو تۆمەتبارانە کە هەست دەکەن چاودێریان دەکەن ڕوبەڕووی ئاسایش دەبنەوە و تەقە دەکەن ئەو تیمانەی بەدۆداچوون دەکشێنەوە لەبەر ئەوەی چەکدارن و دەست دەکەنەوە خۆیان ڕادەست ناکەن هێزەکانی کۆماندۆی ئاسایشی هەولێر هێزەکانی سوات و تاوانەکان بە هەماهەنگی ئاسایشی هەولێر و بەڕێبەراتی بەرەنگای بوونەوەی مادە هۆشبەرەکان لە شەوێکدا چەند ئۆپەراسیۆن ئەنجامەدەن
هێزی کۆماندۆ دەگەنە شوێنی مەبەست هەڵدەکوتنە سەر ئەم تۆمەتبارانە. سەرەتا خۆیان ڕادەست ناکەن دوای تەقە و ڕوبەڕووبوونەوەی تۆمەتبارەکان فیشەکیان پێنامێت و هێزەکانی کۆماندۆ زیرەکانە ڕیان دەماڵن و قۆڵبەستیان دەکەن بەبێ زیانی گیانی. لەم گرتە ڤیدیۆیانە ببینن کە ئەم باندانە چۆن بە سەرکی زۆری دەمانسۆکلانچی کۆف ڕوبەڕووی ئاسایش و هێزەکانی سەر بە دامەزراوەکانی ئەنجومەنی ئاسایش دەبنەوە. بەڵام زیرەکانە لێهاتوانە ئەمانە ڕاهێنراون بچنە هەر ئۆپەراسیۆنێک هەر تۆمەتبارێک بیەوێت تاوانە بکات ئەم هێزانە کە بچن یەکلا بۆ تۆمەتبار دەژی کراوە. دوای دەرژیکردنیان زانیاری لەسەر ئەو ڕوبەڕووبوونەوە چەکداری نێوان ئاسایش و ئەو باندەی بازرگانی ماددەی هۆشبەر دەخێنە ڕوو. دەرژیکردنی بازرگانانی ماددەی هۆشبەر بە شێوەیەکی چڕ لەیان ئەم هێزانە دەستی پێکردووە بە دوواداچوون دەکرێت ڕێگە نادەن ئەمانە ئەم مادانە بڵاوکەنەوە. دوێنێ شەویش ئەم هێزانە چۆنتە شوقەیەک سێ کەسی تێدا بۆ دوو کەسی عەرەبی سووری خەڵکی وڵاتی سووریان ماددەی هۆشبەریان لابووە بەڵام چەکدار بووینە چەکدار خەڵکی سووری ئەمانە ڕوبەڕووی ئەو هێزانە بوونەتەوە. ئەم هێزانە بە زیرەکی خۆیان لێهاتوانە خۆیان دەرباز کردووە وە تۆمەتبارەکانیان دەژی کردەوە چەکیان کردوونە ڕوبەڕووبوونەوەکان لە 1 مەتر بووە. دەیان بین با بزانین چۆن بۆ تۆمەتبارەکان قسە دەکەن. سەبارەت بۆ ئۆپەراسیۆنێک کە باسمان کرد دوێنێ شەو ڕوبەڕووبوونەوەی تێدا ڕوویدا. ئەم کەلوپەلانە دەستی بەسەدا ژیرا دوای ئەوەی کە ئەم هێزانە ئەم تۆمەتباران دەژیر دەکەن ئەمە چلۆیەک نزیکە چلۆیەک مادەی کریستاڵە. ئەم کەلوپەلانێتر ئەوە هەموو ئامادەکراوە بۆ بڵاوکردنەوە فرۆشتن. لەم شوێنە سێشت کراوە بازرگانی بڵاوکردنەوە و ئاڵوودەبوونیش. ئەمە تۆمەتباری سەرەکی ئەمەی بەکارهێنا بوو کە دەژیکرا زۆر ئاگەی لە خۆ نەبوو دەرەنجامی ئەم مادانە ئەوەیە کە تووشی تاوان دەبێت و چەکی زۆری دەمانچەیان لابوو ئەمانە ئەم چەکانیان لابووە بەم چەکانە ڕوبەڕووی ئەو هێزانە بوونەتەوە کە پێیان وتون خۆتان ڕادەستکرد لە ناو شوقەیەک لە کاتی بازرگانیکردن بە ماددەی هۆشبەر و بڵاوکردنەوە و دابەشکردن ئەمان دەژی کراون. بەڵام لە چەند مەترێک ئەم تۆمەتبارەیان کە ئەمە تۆمەتباری سەرەکیە ئەم تۆمەتبارەیان لە چەند مەترێک ڕوبەڕووی هێزەکانی ئاسایش دەبێتەوە بەم چەکە. بۆیە ئاسایشی هەولێر ڕایدەگەین هەر کەسێک بێوێت ڕوبەڕووی هێزەکان بێتەوە ئەوە بە توندترین شێوە سزای یاسایی دەدرێت. ئەو کەسانە ڕادەستی یاسا دەکرێن بە توندی ئیجراعات دەکرێت. بۆیە ئەم هەوڵانە بەردەوامە. ئەمە نەدەرەنجامی هەوڵ و پاڵپشتیەکانی حکوومەتە سەرۆک وەزیرانە بۆ دەستگا ئەمنیەکان کە دەستکراوەی کردوونە بۆ پاراستنی هاوڵاتیان لەم مادە مەترسیدارە کە ئەمە هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەر هەموو جیهان نەک هەرێمی کوردستان. یەکێک لەو ئۆپەراسیۆنانەی چرکە ئەنجاممان داوە دەزگیرکردنی باندێکی بازرگانیکردن بە مادەی هۆشبەرە کە پێگاتون لەم سێ تۆمەتبارە ئەمە تۆمەتباری سەرەکیە. ئەمە جارێکی تریش تاوانێکی تری ئەنجام داوە کە بازرگانی کردو بە مادەی هۆشبەر بۆ ماوەی 6 ساڵ سزای یاسایی خۆی وەرگرتووە. لە دوای تەواوبوونی سزای یاسایەکەی جارێکی تر گەڕاوەتەوە سەر بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و دەستی بۆ کارە کردوتەوە. ئەوە دوو کەسەی تریشە و دوو تۆمەتبارەی تریشی لەگەڵە ئەویان خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانە عەرەبی وڵاتی سووریایە
هەروەها ئەم تۆمەتبارەی تری جارێکی تر تاوانێکی هەڕەشەکردنی ئەنجام داوە ینی ئەو تۆمەتبارانی کە ئێستا گیراون بە تۆمەتی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر هەمویان پێشینەی تاوانیان هەیە لە دوای وەرگرتنی سزای یاسایەکان جارێکی تر دەستیان بە ئەنجامدانی تاوان کردوتەوە. تۆمەتبارم بە بازرگانی مادەی هۆشبەر لە شقۆ دانیشتبووین لەگەڵ ئەو برادرانە سووریا لێکڕات جەماعەتی ئاسایشی و لێ هاتنە ژوورێ وتی ئەمە ئاسایشی نەمیش ڕاستەقەم لێکردن بەس ئەوان زیرەکەیەتی خۆیان سەلماند و ئەگەنا من تەقەم ئەوەی لێکرد هەڕاستی ڕوبەڕوو ڕوبەڕوو بەڵام زیرەکیوان توانیان من دەستگیر بکەن و پێشتر ژیرەمە لەسەر بازرگانی مادەی هۆشبەر 6 ساڵ حکم بوویمە بۆ 3 مانگە بەربوویمە هەستایمە دیسان کە تووشی بازرگانی مادەی هۆشبەر بوویمەوە کە بفرۆشم و بخۆم و ئەمما دەیکە دەخۆی ئاگەر لە خۆ نامێنێ یعنی خزم و کەس و عایلە و ئەوانەت هەموو لە پێش چاوی ڕەش دەبی هەر کەیفت بەناو ئەوەی نایە ناو عایلەی خۆت و ناو کۆمەڵگە و هیوادارم کەس نێزیک ئەو شتانە نەکەوی. أنا سوريا صار لي 12 سنة عايش بهولير. من خەڵکی سووریا بازرگانی مادەی هۆشبەرم لەگەڵ دوو کەس لە کاتی بازرگانیکردن ئاسایش هەولێر توانی دەستگیرمان بکات هەروەها 2 کیلۆ مادەی هۆشبەری کریستاڵ و چەند حەبێک و 2 دەماچەمان لابوو هەموو شتەکانمان دەست بەسەر کرا. ئێمە لە درنگانێکی شەو لە بەڕێبەراتی ئاسایشی هەولێرین ئێستا کاتژمێر 11:41 دقەی شەوە خەڵک لە ئالە و ئارامی ئاسایشە ئێستا لە ماڵەکانیانن بەڵام شەو نخوونی ئەم هێزانە هێزەکانی ناوەخۆ ئاسایش پۆلیس وای کردو ئەو ئارامی هەبێت بۆیە ئەم تیمانەی دەیبین ئەمە هێزە تایبەتەکانی ئاسایشی هەولێر کۆماندۆ و هێزی تاوانەکان بەشداری ئۆپەراسیۆنێکی گەور دەکەن ئەم خەڵکە خەڵکی شاری هەولێر لەدەست ئەو تۆمەتبارانی کە بەنیازم بچین دەیان پارێزن نابێت ئەو کەسانە ئەم تاوانە ئەنجام بدەن پێش ئەوەی ئەنجام بدەن ڕێگریان لە دەکرێت بۆیە لە بەرنامەی شوێن پەنجە بەوردی بە دۆداسون دەکەن لەگەڵ تیمەکان دەبین هەرچەندە بۆ ئێمە نییە بەشداری ئۆپەراسیۆنەکان بکەین بەڵام لە دەرەوەی چوارچیوەی بازنەی ئۆپەراسیۆن بازنەی بلۆک ئێمە لە دواوە دەبین تا ئەو ساتی ئۆپەراسیۆن تەواو دەبێت دەستنە پەیوەندی بەو شوێنە دەکەین با بزانین چێن لەوێ ئەو تۆمەتبارانە چیان کردووە چ زیانێک بە کۆمەلگە دەگەینن ئەم هێزانە حکوومەت هاوڵاتیان چۆن دەپارێزن دەست ئەو تۆمەتبارانە کە ئەوانە دەگوترێت ئەمانە ماڵی خەڵکیان وێران کرد لە ئۆپەراسیۆنی دووەم دوای وەرگرتنی زانیاری لە هاتنی باندێک بۆ شاری هەولێر بۆ بازرگانی بە مادەی هۆشبەر هەرزوو لە ڕێگەی کەس نەزان کۆیە ئاسایشی هەولێر بازنەیەکی ئەمنی توند دروست دەکات لە درنگانی شەو ڕوبەڕووی ئەو باندەی بازرگانی مادەی هۆشبەر دەبنەوە لە کاتی ڕوبەڕووبوونەوە بەسەرچی زۆری دەمانچە تەقا لە ئاسایش دەکات بەڵام لەبەر خێرایی ئۆپەراسیۆنی هێزی سوات و کۆماندۆ و تاوانەکان بە پلانێکی سەرکەوتوو کە ڕوبەڕووی ئەو تۆمەتبارانە بوونێتەوە هەر زوو دەستگیر دەکرێن کەسێک بە سوچی زامدار دەبێت ئەمانە چەکدارن مادەی مەترسیداری هۆشبەریان هێنەیە بە پلان هاتنەوە هەرێمی کوردستان بەڵام ئەم دامەزراوانێ سەر بەنزبوونی ئاسایش پلانەکانیان پوچە دەکەنەوە ئاسایشی هەولێر بە هەماهەنگی بەڕێبەرایەتی هێشتی مادە هۆشبەرەکان ڕوبەڕوویان دەبنەوە ئەو هێزانە دوای دەرجیکردنی تۆمەتبارەکان هەڵمەتی پشکنین بۆ شوێنی حەوانەوە و حەشاردانی مادەی هۆشبەری ئەم تۆمەتبارانە دەست پێ دەکات.
سەرێک لە مادەی هۆشبەر لە ناو دار و دیوار دەدۆزنەوە چەندین تۆمەتبار دەستگیر دەکرێت. لە ئاسایشی هەولێر کەلوپەلە دەست بەسەدا ژیراوەکان نیشان دەدەین و زانیاری لەسەر ئەم تاوانە دەخێنەوە. سەبارەت بە هەوڵەکانی سەرۆکوەزیران لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نێشتنی دیاردەی چەک سەشی بێمۆڵەت بە تایبەت و ڕێخستنی ئەو چەکانی دەست هاوڵاتیانیشدایە و ئەم چەکانە کە باسمان کرد سەرەتا لە هەڵمەتەکانی دەست بەسەداگرتن دەستگیرکردنی تۆمەتبارەکان ئەم ئەرزوو ئەم مێزانە هەمووی دەبوو بە چەک چەکی قورس مامناوەند زۆرا و زۆر دەست بەسەدا دەژیرا بەڵام ئەوەی لەم بەرنامەی شۆن پەنجە دەمانێت باسکەین ئەوەیە کە بۆ یەکەم جارە ئامار باسەکەین هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ دامەزراوەکانی سەربانزومەنی ئاسایش و ئاسایشی هەولێر وای کردووە ڕێژەی تاوان کەم بێتەوە چەکی بێمۆڵەت لە دەست کەسانی ئاسایی و ئەم چەکانە هەر نەمێنێت بنبڕ بکرێت ڕێگری لێ بکرێت ئەمە پێشە دەمانبینی لە تیکتۆک لە تۆڕەکانی سۆشیال میدیا فەخفەخە و شانازی و نمایشی چەک و بە کۆمەڵ ڕۆیشتن و ئەم چەکانە نمایش دەکران وای لێ هات ببوو بە نەریت و ببوو بە شێوەی نمایش و ئەمە پۆز لێدان بەڵام ئەم دیاردەیە لە تۆڕەکانی سۆشیال میدیا لە شەقام و لە شوێنە گشتەکان بنبڕ کرا ئەم هەوڵانە بۆ هۆکاری ئەوەی نەک کەسێک چەکی بێمۆڵەتی لابێت ئەگەر فۆتۆیەکیش بە جلکێکی ئاسایی دەمانچەشی پێبێت یان چەکەی پێبێت دەربچێت لە تۆڕەکانی سۆشیال میدیاش بە دۆداچوون دەکرێت لێپرسنەوە دەکرێت ئەم هەوڵانە وای کرد تۆڕەکانی سۆشیال میدیا پاک بکرێتەوە لەم نمایشانە لە دەربارەی دیاردەی چەکی بێمۆڵەت هاوکاتیش ڕێژەی تاوان دابەزی تۆمەتباران دەستگیرکران ئەوەی دەمەوێت باسکەم لەم بەرنامەیە ئەمە نمونەکە ئەم چەکانەی کە ماوە چەکی بێمۆڵەت دەست چێدان ئەوانەی باندی بازرگانی مادەی هۆشبەر زۆریان بۆ ئەوەی خۆیان دەرباسکەن بەرگری لە خۆیان بکەن چەشیان لایە چەکانیشان چەکی زۆری دەمانچە و کلانچیکۆف بێمۆڵەتن ئاسایشی هەولێر چەند شەو بەر لە ئێستا چەند ئۆپەراسیۆنێکی ئەنجامدا لەم بەرنامەیە یەکێک لەو ئۆپەراسیۆنە باز دەکەی نیشانە دەین کە ئەم سێ تۆمەتبارانیان بە تایبەت ئەم تۆمەتبارەیان کە ئەمە بە چەک ڕوبەڕووی هێزەکانی ئاسایش بۆتەوە لە کاتی دەستگیرکردنی کە مادەی هۆشبەری پێ بووە بازرگانیان بە مادەی هۆشبەر کردووە ئەم چەکانە دەکەوتە دەست هێزەکانی ئاسایش دەستی بەسەدا دەگرن مادەکان دەست بەسەدا دەگیرێت تۆمەتبار دەستگیر دەکرێت ئەمەش هاوکاری بووە لەگەڵی بووە و ئەم تۆمەتبارەشی ئەمە تەقەی لە هێزەکانی ئاسایش کردووە بەڵام زیرەکی ئەم تیمانە وای کردووە دەست بەسەر چەکەی دابگرن خۆشیان بپارێزن دەستگیریشی بکەن مادەیەکی ژمارەیەکی زۆر لە مادەی زۆری کریستال و مارجوانەی لابوو بۆیە ئەو هەوڵانی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە بۆ نەمانی تاوان بۆ ئەوەی ئەو ئارامی و ئاسایشی سەقامژووتر بێت و بۆ ئەوەی ڕێگری لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر ئەمە کومەڵک مادەی هۆشبەر دەستی بەسەدا ژیراوە لە مارجوانە و کریستال و زۆری بابەتتر بۆ ئەوەی خەڵک پارێزراو بێت و ئەمانە دەستگیر کراون هەوڵەکانیش بەردەوام ئەو ڕۆژی کە لەلایەن هێزەکانی ئاسایی دەبەسەر کرا بازرگانی بە مادەی هۆشبەر بکەین دەست بەسەر کرا لەلایەن هێزەکانی ئاسایش کلیستار بوو موادەکە مەریوانە بوو تەرازوو بوو دەماچە بوو دەماچە بەبێ مۆڵەت و هیوادارم کەس هەرگیز و شیمەلینێ و شتەی بەسەنێت و باشە ئەو شەوەی کە بەنیاز بوون مادەی هۆشبەر ساخکەنەوە بکڕن بفرۆشن و بازرگانی پێ بکەن ئەم شەوە باسکە ئەم شەوە ئاسایش ئێوەی دەستگیر کرد ئێوە چۆن لەبەر چ ڕوبەڕوو هێزەکانی ئاسایش بوونەوە ئەوە ئەو چەکەی پێتان بوو چ زۆری زۆرێک بوو ئەو مادانی لاتان بوو چەند بوو چ بوو مادەکانی لامان بوو تەرازوو بوو 20 غرام تقریبان سپی بوو کریستال کریستال 5 غرام مەریوانە بوو ڕوبەڕوویان بووینەوە و مانێ میساگەمان لە خۆ نەبوو کە دەرمانی دەخۆی و فکرێ هیچ ناکەی و چەکە کەشمان لەلا بوو بەبێ مۆڵەت مانێ
ئەدیگە کەسێکمانە دەست کوژرا بە کەسێکمان ڕانیشتێک لێکرد بە چەکەکەی ئەو چەکە لەکنم بووە چەند تاوانێتکەم پێ ئەنجام داوە لە زۆر تاوانان لەگەرمدا بە و ئەو جارە لەلایەن هێزەکانی ئاسایش دەست بەسەر کراوم ئەو شەی سعات 12 بووم دەچین بازرگانی بە مادەی هۆشبەر بکەین لەلایەن هێزەکانی ئاسایشی ڕوبەڕووی ئاسایش بووە بەڵام هەر دەژی بکەین 20 غرام جۆری کریستالمان پێ و لەگەر 3 غرام هێرە ئەوە مەریوانە سەبارەت بەو ژمارە چەکەی کە لەلایەن بەڕێوەبەرەتەکەمان دەستی بەسەردا گیراوە ئەگەر بێت و بەراورد بکەین لە چاو ساڵانی ڕابردوو ئەو چەکانە زیاتر لەلایەن ئەو کەسانەوە بەکارهێناون کە بازرگانیان بە مادەی هۆشبەر کردووە جێگەی دەستپۆشیە کە هاوڵاتیان بە شێوازێکی زۆر باش پێشوازیان لە بڕیارەکەی بەڕێ سەرۆکی حکوومەتی هەریمی کوردستان کردووە و بە شێوەیەکی زۆر باش پابندی ئەو ڕێنمایە بوون کە چەکی بێمۆڵەت هەڵنەگرتن و خۆیان بە دوور گردووە لە هەڵگرتنی چەکی بێمۆڵە ئەگەر بێت و بەراورد بکەین لە چاو ساڵانی ڕابردوو بە شێوازێکی بەرچاو تاوانیش کەمی کردووە لەبەرەوەی هەبوونی چەکی بێمۆڵەت بە هەر هاوڵاتیەک هۆکارێکە بۆ زیادبوونی تاوە. سەبارەت بەو تاوانە و هەوڵەکانی حکوومەت مامۆستا و کەسایەتی بەناوبانگی ئاینی شاری هەولێر مەلا مەسعودکانی کوردەیی دەبینی. زۆر جار دەستگاکانی ئاسایش ئەوانەی مادەی هۆشبەر ئەگرن ئەو گەنجە لە مەسلحەتی ویە ئەو گەنجە ماڵوێران دەبێت ساڵێک دەیگری دەرمان دەرزی دەدا دەرمان عیلاجی دەراتی ئەو مادە لە قەلبی نامینێ بەڕێ دەستخۆشی بۆ دەستگاکانی ئاسایش پۆلیس ئەوانەی ئەمڕۆکەوە چ تاجری مادەی هۆشبەرە دەستگیر دەکرێت چ ئەوانەی بەکارهێنەرن چ ئەوانەی مەعمەلی پێ دەکەن چ ئەوانەی بڵاوی دەکەنەوە هەر وڵاتێک خوا کوردستانی ئەمە هەم وڵاتی مسلمانان مەحفوظکە هەر وڵاتێک ئەگەر مادەی هۆشبەری تێدا بڵاو بووە ئەگەر ڕێگری نەکرێ ئەو وڵاتە بەرەو لە ناوچون و تەدمیریەت ئەڕوا تەدمیرە بێت تەماشای وڵاتانی ئەمریکا لە ئێران لە بەریتانیا ئەوانەی ئالوودە بووم بە مادەی هۆشبەر یعنی ئەمانە خێزانیان لەدەستداوە داک و بابیان لەدەستداوە خان و ساران لەدەستداوە ئیش و کاسبژ یعنی خواردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر تەدمیری حیاتی خۆتە و ئەو کەسەی و ئەو تاجرانەی کە ئەو مادە هۆشبەرانە دێنن لە بۆ کوردستان تاوانباری گەورە ئەوانن چەک ئەمڕۆ بۆتە بەڵا بۆتە فیتنە والفتنة أكبر من القتل والفتنة أشد من القتل هردو آيات لسورة البقرة دو جزء ودواء سورة الفاتحة 286 آيات سورة البقرة والفتنة أكبر من القتل والفتنة أشد من القتل ئامۆژ گاری بۆ هەمولاک بۆ گەنجانیش چەک ئەبێ لە دەست حکوومەت بێ ئەمن و ئاسایش پۆلیس و ئاسایش هاوڵاتیان دەڵێن ئێمە لە دەستێکی ئەمینداین و لەلایەن حکوومەتێکی بەهێز کە چەتری ئارامی و ئاسایشی هاوڵاتیانە دەرمانفرۆش باوەڕ بکە لەسەر ئێرە هەبوو ئەو باڵەخانە ئێستاکە لەسەرمەیە دەرمانفرۆشی لێ بوو پێشتر بەڵام ئێستاکە سوپاس بۆ خوا و بۆ دەستگای ئاسایش و سەرۆکی حکوومەت دەستخۆشی لە هەمووان دەکەم بەڕاستی ئیشێکی زۆر چاکە پیرۆزبیان لێ دەکەن لەبەرەوەی ئەمانەتەکی باش لە سنوێرەکانمان هەیە بەعام چەکدامارینی وڵای شتێکی پیرۆزە یعنی ئەوەی بێم وەرە وا دەکات لەو گۆڕەیەکەش دەکوژی و کەس نازانی چییە وەیان نا ئەوجا دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی ئیشەکی چاکە ئەمە بە پشتێ نەکراوە دێنە دوکانێ دەچینەوە و دەستخۆشی لە سەرۆک وەزیران و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە بڕیارێکیان دەرکردی ئێستا ئەو شتانە نمایە ئێستا ئەمەی گەنج لۆخمان بە ئازادی دەسوڕێنەوە لە ناو هەولێرێ هیچ مشکلە و مەشاکلێکمان نیە دوورین لە مادەی مخدرات و ئەشتا ئێمە دەستخۆشی لە حکوومەتی هەرێم دەکەین کە لە بۆ لەناوبردنی چەک و مادەی هۆشبەر بەڕاستی دەستخۆشی لە سەرۆک وەزیران دەکەین دەستخۆشی لە براگەورە دەکەین کە ئەو هۆکارە بۆ ئەوەی کە چەک نەمینێ